هەمویان دانیشتوو یەک گون و لە ڕۆژی جیهانیی خوێنبەخشیندا هەڵمەتێکی بەرفراوانی خوێنبەخشین بەڕێوە دەبان. زۆربەی خەڵکی گوندەکە هاتوون و لە بانکی خوێنی سلێمانی خوێن بە نەخۆشانی تالاسیما دەبەخشن. دانیشتوانی گوندی ئاوەکورتێ دەڵێن لەژێر ڕۆشنایی ئەو فەرمودەی پێغەمبەری پێشەوە درودی خوای لەسەر بێت کە دەفەرمێت ڕزگارکردنی مرۆڤێک وەکو ڕزگارکردنی هەموو مرۆڤایەتیە هەڵمەتەکەمان ئەنجام داوە. ئەوان دەڵێن ساڵانە لە ڕۆژی جیهانی گوندەکەیاندا فیستیڤاڵ و چالاکی جۆراجۆریان بەڕێوە دەبێت، بەڵام ئەمساڵ بڕیاریاندا بە کۆمەڵ خوێن بە نەخۆشانی تالاسیما ببەخشن. دیارە لەژێر ڕۆشنایی ئەم ئاەتە پیرۆزەکە خۆی تەعالا لە قورئانی پیرۆزا فەرمێ ومن ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا، هەر کەسێک نەفسێک ڕزگار بکە وەکو هەموو مرۆڤایەتی لە ڕزگار کرد بێ. دیارە ساڵانە لە گوندی ئاوەکورتیە چالاکی ئەنجام دەدرێ بە هۆی میلیادی ئاوەکورتیەوە، بەڵام ئەم ساڵ جیاوازتر بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە چەند ساڵێکە بڵاوە لە هەرێمی کوردستان و جیهاندا، دانیشتوانی گوندی ئاوەکورتیە بڕیارانە جیاوازتر بڕیارێک بن کە ئەویش بەخشینی خوێنە بە نەخۆشخانەی بەخشینی خوێن لە بانکی خوێنی سلێمانی و هەروەها بە نەخۆشانی تالاسیمیا جیاوازتر لە ساڵانی تر ئەم بڕیارەیاندا خۆی گەورە مۆفەقیان کە دیارەکارێکی زۆر باشیان کردووە لە ڕووی ئاینیشەوە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هەر کەسێک نەفسێک ڕزگار بکە لە ناڕەحەتی و خەفەتی دنیا خۆی تەعالا لە ناڕەحەتیەکان و خەفەتی قیامەت دەیپارێزێ. ئێمەمانەیە خوێن بەوانە بەخشین کە پێویستیان بە خوێنە، کە پێویستیان بەم هاوکاری خەڵکەکە ئیکات، بەتایکی شتێکی جوانە بێ، شتێکی پیرۆزە بێ لە هەموو ڕوویەکەوە. لەم کاتێکە تۆ بتوانانی ساڵانە لەم کاتەیە خەڵکی گوندەکان، خەڵکی شارەکان، خەڵکی شارەشکەکان وەکو یادێک ساڵانە ئەم کارە بکەن. بەڕێوەبەری بانکی خوێنی سلێمانی دەڵێت ئەوان بەردەوام پێویستیان بە خوێنە، نەخۆشانی تالاسیما و نەخۆشخانەی هیوا و قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ زۆرترین ڕێژەی خوێنیان دەوێت. ئەگەر بە هەڵمەتی بەرفراوانی خوێنبەخشین نەبێت گرفتی گەورە بۆ بانکی خوێنی سلێمانی دروست دەبێت. خوێنبەخشین بەڕاستی گرنگە. ئەو کەسانی کە خوێنی شەی وەلەو ئێمە خەڵکانی خۆبەخشمان زۆر زۆرە لێرە ینی خەڵکی خێرخوات زۆر زۆرە ئەم شارە هەر بەوە ناسناوە کە بەبێ هیچ بەرامبەرێک بۆ هەموو ڕۆحی یارمەتی هەتیاوە نەک بۆ تەنها خوێنبەخشین. وەکو پێشتریش باسم کرد ئێمە لە پاچەکانی تری کوردستان کە دیومانە لیاقەما دیومانە سلێمانی چۆن بەرەو پیریان چووە بە هەموو شوێ ناحی مادی معنەوی، لەبەرەوە لێ خوێنبەخشمان زۆرە. ڕۆژانە چەندەها کەس دەکەنە ئێرە بەمبەستی خوێنبەخشە. دانیشتوانی گوندی ئاوەکورتێ خوازیارن نەریتی بەخشینی خوێن بکرێت با دیاردەیەک هەموو لایە گرنگی پێ بدات. ئەمساڵ ئەوان دەست پێشخەریان کردو بۆ ڕزگارکردنی گیانی دەیان کەس خوێنی خۆیان بەخشیە توشبوانی تالاسیما. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.